إلى يوم الدين. أما بعد، خی گەورە و میهرەبان براکانم لە قورئاندا ئەفەرمێت كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک ئەبێ ئەو مردنە بچێشێت. ئەگەر خی گەورە و میهرەبان کەسێک بمرێنێت لە شوێنێکدا، ئەو کەسە نەقڵەکە، ئەو کەسە شوێنی بۆ ئاسانەکە هەتا وەکو بچێتە ئەو شوێنە و ڕوحی ڕابکێشێت. و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی ئێمە کە هاتوین لە دوای ئەم جەنازانە ئەجر و پاداشتی ئێمە ئینشاء الله لە لای خوا ئەوەیە کە هەر کەسێ نوێژ بکات لەسەر جەنازەیەک ئەوە خێری قیراتێکی بۆ هەیە، و هەر کەسێ دوای جەنازەکە بکەوێ و هەتا وەکو دەفنی ئەکەن خێری 2 قیراتی بۆ هەیە. فەرمویان ئەی پێغەمبەری خوا قیرات چییە؟ فەرمووی هەر قیراتێک ئەوەنەی جەبەڵێکی زۆر گەورە خێر و چاکەمان بۆ ئەنووسرێت ئینشاء الله. بەڵام بۆ مردوەکان ئەوەیە کە ئەفەرمێ هەر کەسێک لەسەر جەنازەیەک 40 کەس نوێژ بکە، ئەو 40 کەسە شەریک بۆ خوا قەرار نەدەن، دوعای خێر بۆ مردوەکان بکەن، ئیلا خوای گەورە و میهرەبان ئەو مردوانە ئەکاتە بەر شەفاعەتی ئەو 40 کەسە. لە شوێنێکترا ئەفەرمێت هەر جەنازەیەک بمرێت، هەر مسلمانێک بمرێت، 100 کەس نوێژی لەسەر بکات، الحەمدولله 100 زیاترین، ئیلا ئەو کەسە ئەکەوێتە بەر شەفاعەتی ئەو 100 کەسە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر مسلمانێ وەفات بکە لە شەوی جومعەدا یا لە ڕۆژی جومعەدا، ئیلا خوای گەورە میهرەبان ئەیپارێزێت لە فیتنەی قەبر. چونکە ئێستاکە تێن پرسیار لەم سێ کەسە ئەکەن. ئێستاکە ئەو مەلائیکانە دانیشتون کە نەکیر و منکەریان ناوە، ڕوحی ئەم سێ کەسەیان پێیە. ئێستاکە کاتێ ئێمە ئەڕۆین بە خودای گوێیان لە دەم تەقەی نەعلەکانمانە، ئەمجا ڕوحە خەنەوە بەریان، پرسیاریان لێ ئەکەن خواتان کێیە، دینتان چییە، ئەو پیاوە چییە بوو ناردمان بۆتان کە محەممەدە صلی الله عليه وسلم. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەسێ وەفات بکە هەر مسلمانێک، 4 مسلمان هاوسێ ئەو مسلمانە شایەتی بۆ بدات کە ئەوە مسلمانێکی چاکە، ئیلا ئەو کەسە ئەفەرمێت وەجەبەت یعنی وەجەبەت لەهو الجەنە. بەڵام ئێمە ئەبیستین و ئەگەڕێین ئەڵێن خوا مورادی کوڕێ بوو، ئەڵێن وەڵا مورادە خەریک بانگدان بوو، ئەڵێن خوا کاگومێت خەریک چی بوو، ئەڵێن بەخوا کاسبکەر و نوێژ و تاعەتی ماڵی خۆی بوو. فإن شاء الله لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم. بەخوا إن شاء الله مبارەکان بێت، مرادێک بە پاکی و بە بانگی بەیانان و بە مزگەوت شۆڕی و ئەمەی دەستەکەوێت. بەڵام ئێمەی مسلمان ئەبێ دەرز و عیبرەت لەوە وەربگرین، ئەبێ شوێنی مراد پڕەوە بکەین، ئەبێ سەبرمان هەبێت لە کاتی موسیبەتەکاندا. ئەمە ڕۆژێک شەبێ خۆمان ئاوا ئەخەنە ئەم شوێنەوە، ڕۆژێک شەبێ بە خودای ئاوا ئەمان خەنە ئەم شوێنەوە جێمان تێبن. ئێستاکە ئەڕۆین ماڵ و منداڵ و دایک و کەس و کار جێی تێلێ، ماڵەکەی و سیارەکەی ئەگەڕێتەوە، بەڵام ئەمێنێ عەمەلەکانیان ئایا با تەفتیشی نەفسی خۆمان بکەین، توخوا ئەگەر ئێستاکە ئەمە ئێمە بوومانایە، ئایا عەمەلەکانمان ڕووی ئەوەمان هەیە بڵێن خوایە ئێمە شتێکمان کردە بۆ تۆ، بەڵام ئینشاء الله ئەمان ڕوویان هەیە، ئینشاء الله ئەمان ڕوویان هەیە لە لای خوا. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت کاتێ سەحابەی بنێشتایە بە سەحابەکانی ئەفەرموو استغفروا لأخيكم وسلوا له التثبيت فإنه الآن يسأل. أي فرموا هموتان دعاء بكن بو براكانتان، چونکە دعاء استفادەی گەلێ زۆرە، و داوا بکەن بڵێن خوایە ثابتیان بکەی لەسەر جوابی ئەو 2 مەلائیکە، چونکەم ئێستاکە تێن پرسیاری لێکەن بەخوا ممکنە کەسێکمان تێبێ دعامان قبول بێ لای خوا. دا هەمووتان دەست بەرزەوە بکەن و ئەڵێن یا ڕەبی خوایە لەبەر خاتر ناوە جوانەکانت، خوایە لەبەر خاتر صفاتە بەرزەکانت، خوایە لەبەر گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت، خوایە ڕەحمەتی خۆت بڕژێنی بەبانیانە. یا ڕەبی خودایە، یا ڕەبی خودایە ڕەحمەتی خۆت بڕژێنی بەبانیانە، یا ڕەبی خودایە لە ئاگری جەهەنەم بیان پارێزی، یا ڕەبی خودایە سادیان بکەی بە بەهەشت، یا ڕەبی خودایە ثابتیان بکەی لەسەر جوابی ئەو 2 مەلائیکە بە زبانێکی فەسیح بڵێن الله ربي
والإسلام ديني ومحمد صلى الله عليه وسلم نبي. يا ربي خدايا خبركانیان بۆ فراوان بکەیتەوە هەتا چاو بڕەکە. یا ربی خدایا خبركانیان بۆ فراوان بکەیتەوە یا رب العالمین. خوایە بیان پارێزی لە عەزابی قەبر. یا ربی خدایا سەبووری دڵکە سوکاریان بدەیتەوە یا ربی. خوای گەورە میهرەبان ئەوەی پێخۆشە سەبرتان هەبێت چونکە مصیبەت سەبری گەرەکە و داواکەی نەخوای گەورە لە مردووی مسلمانی ئەم خەبرتانە خۆش بێت وخوای گەورە جەزای خێر هەموو لایە بداتەوە و خوای گەورە هەموولاتان موفق بکە ئینشاء الله ڕەحم لە ئێمەش بکا کاتێتین بۆ لایەن. صلى الله وسلم على نبينا وعلى آله وصحبه أجمعين. وبگەڕن نەکەردار بن ئەم پیاوانە زوو بگەڕن